پارێزگای سلێمانی لە سەراسی عێراقدا پێشەنگی پارێزگاکانە لە کەرتی تەندروستیدا و توانیوێتی لە دوای ساڵی 1990ەوە تا ئێستا گەشتەسەرنگی بەرچاو بەخۆ ببینێت بە شێوەیەک کە ئەم پارێزگایە ژێرخانی تەندروستیەکەی لە ساڵی 1990دا لە سەدانەوە زیانی بەرکەوتووە. بەڵام لە دوای ڕاپەڕینەوە هەوڵێکی هەمەلایەنە بۆ بەرەپێشبردنی ئەم کەرتە دراوە لە ئێستاشدا بۆ ماوەی چەند ساڵێکی یەک لە دوایەکە توانیوێتی پێشەنگی پارێزگاکانی عێراق بێت لە ڕووی پێشەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکانەوە. وای کردو ئێمە لە پێشکەوتنابین ڕۆژ بە ڕۆژ بە کارمەندان بە پزیشکان دوای زانستی سەردەمەکەوین. لەم ساڵە لە هەموو نەخۆشخانەکانی کەشە لە زەرعی مۆخە چوینەتە پێشەوە لە دڵی مناڵانە چەند جارێک تیم هاتووە و کاری کردووە و توانیمانە ئەو مناڵانەی کە دڵیان چارەسەرەکەی لە دەرەوەی وڵاتەکرێت لێرە بکرێت و بە زووترین کاتیش نەخۆشخانەکەی ئەەکەینەوەانێ لە نەخۆشخانەی شارە. ئێستا حالیە لە نەخۆشخانەی شار ئەگەر خۆت بینی بێتت هەموو بەشەکانمان کردوتەوانێ. بەشی مێشک و دەماری تایە، بەشی باڵتنی تایە، بەشی فریاکەوتنی تایە. لە ڕووی ڕێژەی لە دایکبوون و مردنی منداڵ و دایک لە کاتی منداڵبووندا سلێمانیش لەمەشدا لە پارێزگا پێشەنگەکانە بە شێوەیەک کە زۆرترین منداڵ لە دایک دەبێت و کەمترین منداڵ و دایک گیانە دەزەدەن. ئەمەش بۆ پێشکەوتنانە و هەوڵ و ماندووبوونی کارمەندانی تەندروستی و پزیشکان دەگەڕێتەوە کە بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیان دەکەن. بە پێی ئامارێکی نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی لە ماوەی 4 ساڵدا تەنها یەک دایک لە کاتی منداڵبووندا گیانی لەدەستداوە. نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانی لە پێشەنگی نەخۆشخانە لە دایکبوونەکانە کە لە عێراقا هەیە لە ڕووی پێوەرەکانەوە کە بەپێی ئەو پێوەرە ئەپێورێت کە ئەم نەخۆشخانەیە باش ئیشەکەیە باش ئیش ناکە. پێوەرەکان بێگومان خۆی لە MDG هەموو عالەمە ئەگەر پێوەرێک دانراوە چەند پێوەرێ هەیە بۆ پێشکەوتنی وڵاتێ دوان لەو ئیندیکەیتەرانە لە لای ئێمە لە نەخۆشخانە مناڵبوونەکانە. یەکێ لە ئیندیکەیتەرەکان پێوەرەکان ئەوەیە کە کەمترین ڕێژەی مردنی دایک هەبێ لەو نەخۆشخانەیە، دووهەمینیشان کەمترین ڕێژەی مردنی مناڵی تازە لە دایک بوو هەبێ لەو نەخۆشخانەیە. پارێزگای سلێمانی خاوەنی گەورەترین ژمارەی یەکەکانی چاودێری دایکانی دووجانە 86 یەکەی چاودێری دایکانی دووجان هەیە. ئەوەی کە سلێمانی گەیاندوتەم ئاستە بەرزەی تەندروستی پشکی شێری بۆ لایەنە پەیوەنددارەکانی سلێمانی دەگەڕێتەوە کە هەموو هەوڵێکیان داوە بۆ پێشخستنی کەرتی تەندروستی. لە ئێستاشدا پاڵپشتە بەردەوامەکانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کەرتەکە زیاتر بەرەو پێچێت و بە هەوڵی قوبات تاڵەبانی ئێستا سلێمانی خاوەنی دوو نەخۆشخانەی فریاکەوتن و چەندین پرۆژەی تری کەرتی تەندروستیە. ئەمە جگە لە نەخۆشخانەی شۆڕش و دەزگای تەندروستی پێشمەرگە کە ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە خزمەتکردنی هێزەکانی پێشمەرگە و سەرجەم هاوڵاتیان. تەندروستی سلێمانی بەرەو باشتریش ئەڕات و باشتری ژەبێت نمونەش ئەوە تقریبان ساڵێک ساڵە زیاتر ئەچێک ئێمە پێشتر یەک تەواری هەوە لە سلێمانیە ئێستاکانە بۆتە دوو تەواری دوو بەش تەواری شار نەخۆشخانەی شار کە ئەمە قورس بکردنەوەی لە کاتی خێرانی داراییە لە کاتی بێموچەیە بەخۆ بەخشکرایەوە سەرەتا ئێستاکانە بەڕێوەبەراتی شتی تەندروستی سلێمانی بە هاوکاری کاقوبات بە پشتیوانی کاقوبات تەواریەکە بە شێوازی ڕێکوپێک و جوان ئێستاکانە خزمەتی هاوڵاتیانەکە و ئیشوکارەکان ڕاییەکان. ئەوەی لە سلێمانیدا بەدی دەکرێت قەیرانەکان نەیانتوانیوە ڕێگر بن لە بەردەم پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان بە هاوڵاتیان. کەرتی تەندروستی و گیانی هاوڵاتیان لە ئەولویەتی کارەکانی سلێمانی بۆ هەوڵەکان و پلان و بەرنامەکان بۆ ئەوەیە کە لە ڕێی ئەم کەرتە گرنگەوە کە پەیوەستە بە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانەوە ژیانیان پارێزراو بێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.